هێز کۆ کراوەتەوە بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆن دژی چەکدارانی داعش. ئۆپەراسیۆنەکە لەلایەن پێشمەرگە و ئاسایشی گەرمیان و سوپای عێراقەوە بۆ سەر ناوچەی غەڕە و پەڵکانەی نێوان قەزاکانی کفری و خوڕماتوو ئەنجام دەدرێت. غەڕە و پەڵکانە ماوەی 5 ساڵە یەکێکە لە پێگە سەرەکیەکانی داعش لە عێراق. هێز بەرەو غەڕە و پەڵکانە جوڵەی پێکرا. کۆمەڵێ ناوچەی تازە لیوای هەفتەی هێزی پێشمەرگە داخلی بووە کە منتیقەی غەڕە و پەڵکانەیە کە لە دوی سوپای عێراقەوە هاتوون. ئەمە خۆی لە خۆیدا ئەم هەمانگیانە ئەم کارە باشانەی لێکەوتەوە. ئەمڕۆ زەرەر و زیانی وان نەبووە. عوبەیەک پوچەڵ کراوەتەوە، عوبەیەک تەقێتەوە سیارێکی لیوای 144دا خۆشبەختانە زیانی یایی نەبووە. عوبەیەکی شخصیش بە پێشمەرگای تەقێتەوە بینێکی سوکەیە. هاوکات لەگەڵ ئۆپەراسیۆنە هاوبەشەکەی پێشمەرگە و سوپای عێراق و پشکنینی ناوچەی غەڕە و پەڵکانە کە ناوچەیەکی ئێجگار سەخت و لەبارە بۆ خۆحەشاردانی چەکدارانی داعش. هێلیکۆپتەری سوپای عێراقیش بەسەر ناوچەکەدا دەسوڕایەوە و چاودێری ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکەی دەکرد. ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکەش هاوکات بوو لەگەڵ ڕفاندنی ژمارەیەک شوان و ئازادکردنیان لە بەرامبەر بڕێکی زۆر پارەدا لەلایەن چەکدارانی داعشەوە. لە دوورەوە فیشک 22 بیتەقێنەوە. لە ماوەی مانگی ڕەمەزانە هاتن دووجار خەڵکیان لەم سنوورەی ئێمە هەلم جێگایە فڕانەوە بردویانە بە پارە بەریانداوە و مەترسیان لەسەر دێهاتەکانی دوڕاجی و منتیقەی زیانە دروست کردەوە. بۆیە ئەمڕۆ ئێمە لەگەڵ هێزی پێشمەرگە لەگەڵ میحوەری دوو لەگەڵ برادرانی دژە تیرۆر هێزی فریاکەوتن هەمومان هاتینتە ناوچەکە و هێزی عێراقیش تەنسیقی کردووە لەگەڵ میحوەری دوو. ئەوانش هێزێکی باشیان هاتەتە سنوورەکە. ئەوە تا ئێستا پێکەوە ئاسایشی ئێمە و هێزی پێشمەرگە و جێشی عێراقی کێو ماڵی ئەم سنوورە ئاکەن و بە دوای هەموو ئەو شوێن و پێگەیانەی داعشە ئاگەڕێن کە گەڕاونەتە سنوورەکە. هەرکات پێشمەرگە و سوپا ئۆپەراسیۆن ئەنجام دەدەن، داعش پێشوەخت ناوچەکە جێدەهێڵێت یاخود خۆیان لە حەشارگەکانیان دەشارنەوە. بەڵام دوای تەواوبوونی ئۆپەراسیۆنەکە دیسانەوە دەردەکەونەوە. ناوچەی غەڕە و پەڵکانەیە ئەو ناوچەی یەکێکە لە پێگە سەرەکیەکانی داعش لە عێراق کە دەکەوێتە نێوان سەنگەرەکانی پێشمەرگە و سوپای عێراقەوە و لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2007ەوە ئەم ناوچەیە بۆشایی ئەمنیە و هیچ هێزێکی تێدا نیە جگە لە داعش. بەڵام ناوبەناو پێشمەرگە و سوپای عێراق پێکەوە ئۆپەراسیۆن ئەنجام دەدەن گەرچی تاکو ئێستا لەسەر پڕکردنەوەی ئەم ناوچەیە ڕێک نەکەوتوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، غەڕە و پەڵکانە.